هجا علي الصاحب تو بخيرات يا كردستان 24 بوشي وقت الدربة حتى ننف خويا عراقي وقت ناف عراقي تهتن جاوه هميا دولار تكفنا ناف دا وبوشي همي عراقي بوالاتك جندل دزانن سبب چيه؟ نعم تحية مساء لك ولقاء. والله واري ايوه بينراني كردستان 24 باش بيت زور سپاس. ويبدو أن الفساد ئادەر دەکەوێت کە گەندەڵی بووەتە سیفەتی هاودەمی سیاسیانی عراق و بە دیاریکراویش ئەوانەی کە پۆستی باڵایان لە حکوومەتی عراقدا بەدەستە و تایبەتتر خاوەن وەزارەتە سەروەریەکان وەزارەتە باڵاکان ئەوانەی کە بودجەیان بودجەی زەبەلاحە لەمەوە دەرگای دزیکردن بەڕووی عراقدا دەکرێتەوە تا عراق دەبێتە وڵاتی 1 ملیۆن دز و تاکو ئێستاش دزی بەردەوامە بەبێ ئەوەی کە هیچ ڕێگریەک هەبێت سەرباری هەموو ئەو لێدوانانەی لە دەستەی دەستپاکی و بەرپرسان و پۆستە باڵاکان دەیبیستین بەڵام دەردەکەوێت ئەمڕۆ جۆرێک لە چەتەیی ڕاستەقینە بۆ سەر پارێ عراقی هەبێت هەندێک کەسی دەستڕۆیشت و ئەم کارە دەکەن و نەمن و نەهاوڵاتیان دەتوانن دەستیان بەو پارەیە بگات چونکە هەندێک لایەنی سیاسی پشتیوانی ئەو دزیانە دەکەن و پارەیە دزراوی بۆ دەرەوەی عراق بە دیاریکراوی گەیشتۆتە زیاتر لە 800 ملیار دۆلار کە دەکاتە بودجەی چەند وڵاتێکی مەزن و دراوسێ بەیەکەوە ئەوەی زۆر ئازار بەخشە لە شتەکەدا ئەوەیە ئێمە هەر کاتێک دەتوانین کە یاخود بتوانین خێر و بێر لە داهاتی نەوت بکەین بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتدا دووچاری بەڵای دزەکان دەبینەوە بەوەی کە دزەکانیش هاوکات لەگەڵ ئەم بابەتە زۆر دەبن لەبەرەوەی کاتێک تۆ سزات نەبێ بێگومان ئەم زۆر ڕەفتارانەی لێ دەکەوێنێتەوە جا لە حکوومەت بێت بەرپرس بێت یاخود هەر لایەنێکی دیکە بێت پارە دەدەژن و بەتاڵانی دەبن لە ڕێگەی ئەو پرۆژە وەهمیانە کە لە عراقدا جێبەجێ دەکەن توانیویانە ملیاران دەست بەسەردا بگرن. بله هجال صاحب بوچی عراق نافبانگا یانجی ناوی خود درکریه به ولات 1 ملیۆن دس بوچی عراق دولمند به نفته و چافکانی اندین خوزایی رجا هجاریه صدی 17 و بیکاریه صدی 16 بیت بوچی دناو ولات عربی 7 بیت بو گندالیه اگر چنه يعني أولا أعطيك بعض بەلە هەموو شتێک بۆ ئەوەی چەند زانیاری بخەینەوە ئێمە بەڕاستی وڵاتی ملیۆن دزنین من بە مەزندەوام گوت کە من دڵنیام زیاتر لە 3 ملیۆن گەندەڵ و دزمان لە نێو عراقدا هەیە و ژمارەکە بەلای کەم 3 ملیۆن دز و گەندەڵکارە دواتر ڕێژەی هەژاری بەڕاستی لە عراق زۆر لەوە زیاترە کە باز دەکرێت لەبەرەوەی وەزارەتی پلاندانان دەڵێ 1920 بەڵام ڕاستیەکە ئەوەیە نزیکەی 140 ڕێژەی هەژاری لە عراق نزیکەی 140 وەژمارەکان ئەوانەی دەگوترێ ڕاست نییە جگەلەوە بێکاری وەکو لەشکر و سوپایەکمان بە تایبەتی ئەوانەی کە دەرچووی زانکۆن لەبەرچی لەبەرەوەی ئێمە پیشەمان نییە دەرفەتی کارمان نیە عراق خاوەنی زۆرترین فەرمانبەر و خانە نشینە ژمارەیان 5 ملیۆن کەسی تێپەڕاندووە بەراورد بە ژماری دانیشتوان ئەو ژمارەیە زۆرە بەڵام ئەو دامەزراندن و خانە نشینکردنە دەبینن لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردن پرۆژەی هەڵبژاردنن بەشێکن بۆ کۆکردنەوەی دەنگ دەبینی کە کەسێکی حیزبەکان بۆ ئەوەی دەنگی پێ بدەن و دەنگ کۆ بکاتەوە بەڵێن بە خەڵکی دەدات کە ئەوان بەشێک دەبن لە فەرمانبەرانی دەوڵەت بۆ ئێمە ژمارەی فەرمانبەرانمان زۆرە بەڵام زۆرینەی ئەو فەرمانبەرانە هیچ دەستکەوتێکیان نییە بۆچی چکە دامەزراوەکان ئێمە دامەزراوەی پەککەوتون و عراق بێ پیشەسازیە بێ کشت و کاڵە بێ بازرگانیە تەنانەت عراق بەبێ گەشت و گوزاریشە هەرچەندە دەیان مەرقەدی ئاینی و مەزار هەیە ئەگەر تەنیا ئەوانە بەردروستی بەکارهێنرابووان دەتوانە قازانجێکی زۆری بۆ عراق لێ بکرێت جگەلەوە ئێمە زیاتر لە 50,000 کارگەمان هەیە کە لە کارکەوتون و ئێستا کار ناکەن ئەمانە پێویستیان بە پارەی زۆر کەمە ئەگەر دەوڵەت مەبەستی بێت
دەتوانێت پشتیوانی بکات عراق دەبێتە وڵاتێکی بەرەمێنەری زەبەلاح لە کاتێکدا عراق پێشووتر زیاتر لە 150 کارگەی گەورە و زەبەلاحی هەبوو کە گەورەترین کارگەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بوون بەڵام ئاگەر بپرسین هۆکارچە هۆکارەکەی زۆر بە سادەیی گەندەڵیە مافیاکانن هەوڵ دەدەن دەست بەسەر دەواازە سنوورەکاندا بگرێت. هێژێ عەلی ئەلسەحاب بۆچی گەندەڵیە ئیداری و دارایی لە عێراقێ وەحشەکێ چەندین سەرە بۆچی حکوومەتێن یەک لە دیڤیەکێن عێراقێ نەشیانە بە شێوەیەکێ دەستە جەماعی ڕۆبڕۆی گەندەڵیە ببن لە عێراق ئەگەر چونە وانژی دەستێدا هەیە ئەوژی بەشەکەن لێ یانژی سەدەمێندی هەنە. هناك مثل عراقي پندێکی عراقی هەیە زۆر جار دەگوترێتەوە کە گەندەڵکار و یاخود دزان پارێزگاریان هێت و کاتێک باسی وەزارەتێک دەکەی لەو وەزارەتە دەبینی گەندەڵی هەیە بەڵام ئەوەی سەرپەرشتی گەندەڵی دەکات بەرزترین دەسەڵاتی ئەو وەزارەتەیە تەنانەت لاندێک کاتدا ڕەنگە بگاتە وەزیر و بەڕێوەبەری نووسنگە و ڕاوێژکار و جێگیری وەزیر بۆیە کاتێک تۆ سەرە گەورەکەت گەندەڵی بەڕێوە بات هەر بەو شێوەیە دەبێت ئەمە لەلایەک دواتر بەڵێ ئێمە پەرلەمانمان هەیە بەڵێ 329 ئەندام پەرلەمانمان هەیە لیژنەی پەرلەمانیمان هەیە لیژنەی دەستپاکی بەڵام چونکە عراق بووەتە وڵاتی پشک پشکێنەی سیاسی جارێک سیاسی جارێک تایفی ڕاستتر ببێژن بۆیە کاتێک ئەو جۆرە کەسایەتیانە تۆمەتبار دەکرێن جاچی وەزیر بێت دەڕێوەبەری گشتی بەداگوترێت دۆسیەی لەسەرەوە هەوڵ دەدرێن لێپێچینەوەی لەگەڵ بکرێت هەندێک فراکسیۆن و حیزبی فلانی فشار لەسەر لیژنەکە دەکەن دەڵێن ئێوەش وەزیری گەندەڵتان هەیە وەزارەتی گەندەڵتان هەیە ئەگەر دۆسیە ئێمە دانەخەن ئێمەش دۆسی ئێوە دەکەینەوە وەزیری ئێوە بەرپرسی ئێوە یاخود بربژێری ئێوە ڕوبڕووی دادگا دەکەینەوە کەواتە هاوکێشەکە بەم شێوەیە ئالۆزە بۆچی لەبەرەوەی گەندەڵی ڕەگ و ڕیشەی لە عراقدا کوتاوە ئەم هەوڵانە ناتوانن بە شتێک بگەن هەرچەند ئێمە دادگامان هەیە ڕەنگە دادگا هەندێک زار تون بێت بەڵام دۆسیە زۆرە فشار زۆرە گەندەڵی هۆڤێکە بەسەر جەستەی عراقەوە. بەێ هێژە عەلی ئەلساحب سروڤەکەری سیاسیش بەغدای گەلەک سپاس.